سەرەتا کە دەچیتە ژوورەوە کەوانەی گومبوزەکە بە دوو تاوەر دەوردراوە و نەخشەکەی هەڵکۆڵراوە کە ڕێڕەوێکی بەرینیشی هەیە. ئەمە کڵێسایەکی بەردی سەدەی پێنجەمە لە باکووری ڕۆژاوای سووریا کە شێوازی تەلارسازی پێشووی کاتدرای نۆتردامی فەڕەنسای هەیە. ئەم کڵێسایە کەوتۆتە کەناری گوندی قەلبلۆزێ و کڵێساکەش هەمان ناوی هەیە کە بە شێوەیەکی گشتی لە سووریا بە تەلارێکی سەردەمی بێزەنتیەکان دادەنرێت و بە 40 گوندی دێرین دەوروبەری گیراوە کە یونسکۆ لە ساڵی 2011 خستێ نێو لیستی کەلەپوری جیهانیەوە و بڕوا دەکرێت سەرچاوەی کاتدراکانی ڕۆمانیەکان و گۆتیەکانی ئەوروپا بێت لە ناویاندا کاتدرای نۆتردام لە پاریس. ونظرة فاحصة إلى كنيسة قەلبلۆزێ. کەلیسای قەلبلۆزێ بە کەلیسای گۆتیکی نۆتردام بەراوردەکرێت لە ڕۆی پیاوانەی گۆشەکانیەوە کە بەسەر ڕاست و چەپ و ناوەڕاستەدا بەش بووە. سێ تاوەردەبینین، سێ نهۆمە، سێ پەنجەرە هەیە، دوانین لێرە و یەکێکیشیان لە ناوەڕاست کە گوزارش لە باوک، کوڕ و ڕۆحی پاک دەکات. لێرەوە تاوەری دووەم دەبینین کە ئەویش سێ نهۆمە و سێ پەنجەرە هەیە و سیستەمێکی تەواوی ڕۆناکی بە هەمان شێوەی ئەوەی نۆتردام بەر لەوەی گەڕبگرێت. قەلبلۆزێ لەلایەن کریستیانە سووریایەکانەوە دروستکراوە کە سەرمایەیان لەسەر بەرهەمی شەراب و ڕۆنی زەیتون بووە. هەمیشە خاوەن بڕوایانی ئاینی سەردانی ئەو کڵێسایەیان کردووە و شوێنی سەرەکی لادانی ڕێبواران بووە. فەیاز کەوسەرە مێژووناسی سووریایی دەڵێت کریستیانەکان لە سەدەی 12هەمدا تەلارسازی وەکو قەلبلۆزەیان بردوۆتە ئەوروپا.